لە شاری نیویۆرک چەندین کارداری وازیان لە کارەکانی خۆیان هێناوە خەریکی کارداری ماسک دروستکردنن بۆ نەخۆشخانەکانی نیویۆرک. کاتەکانمان بەپێی ئەوەیە کە ئەو ڕۆژە چەند بەرهەم دەهێنین. ڕۆژانە زیاتر لە 20 کەس کار دەکەن. ئەو کارتۆنانە دابەش دەکەین و دەست دەکرێت بە دروستکردنی ماسک. ئەوەی لێرە کارەکات ڕەنگە ژمارەیەشی کەم بن. بە بەراورد لە دەرەوەی ئەم شوێنە خەڵکێکی زۆر هەن کۆرۆنا ڤایرۆس بێکاری کردوون. ئێمە دەگەینە ئەو ئاستەی کە کاتی پێویست نامێنێت بۆ ڕێژەی ئەو کرێکارانی بە دوای کاردا دەگەڕێن لە ئێستادا. جا سەختترین شت بۆ من ئەوەیە لە ئێستادا کە خەڵکی ڕەت بکەمەوە ئەو خەڵکانی کە پێویستیان بە پارەیە بۆ خواردن کرێخان و ئەوانەی کە ڕێگایەکی تریان نییە بۆ پشتیوانیکردن لە خۆیان. لەم کارگە بچکۆلەیەی زەرورەت دروستی کردووە خاوەنەکانی داهاتێکیان دەسەکەوێ و ئاسوودەییش ئەمە کۆمەکێکیشە بۆ نەخۆشخانە. لەو باوەڕدام ئەمە دەرفەتێکی باشە بۆ من کەمێک مێنەتیەکان کەم بکەمەوە. کارێکیش دەکەم کە دوورە لەو کارەوەی کە لە ڕابردوودا دەم کرد. 20 ساڵێکە لە بواری تۆمارکردندا کار دەکەم بەڵام هەرگیز بە هێندەی دروستکردنی ئەم کارگە بچکۆلەیە و کارکردن لەگەڵ ئەو هاوبەشانمدا دڵخۆش نەبووم. ئەگەر لە ڕابردوو کارداریەکی شت هەبوو بێت ئەوە لەم سەردەمی کۆرۆنا ڤایرۆسە توشبوونی تەنگەژەی ئابووری بەڕێوەیە. مانگی سێ تێپەڕی بەبێ بوونی هیچ داهاتێک بۆ بیری لێ بکەیتەوە. دەموت خوددایە تۆ بڵێ ئەم دۆخە کۆتایی پێبێت کاتێک ئەم کارم دەستکەوت بەختم هەبوو نیگەرانی داراییم نەما. ستۆدیۆی تایبەتی خۆم هەیە بۆ تابلۆ کێشان کاتم بە وێنە کێشانەوە بەسەر دەبرد و پارەیەکیشم دەست دەکەوت بەڵام کاتی دەوێت لەبەر ئەوەی پێویستم بە دەستکەوتنی پارەی خێرا هەبوو بۆیە ئەم کارم دەست پێ کرد. دروستکردنی ماسک کارداریەکی خێرایە بۆ گەرمبوونەوەی گیرفانی کاردارەکان و کرێکارەکان لە هەمان کاتا گەرمبوونەوەی وەڵی نەخۆشخانەکانی نیویۆرکیشە کە ماوەیەکی زۆرە پێداویستەکانی خۆپارێزی بەرەو کەمبوونەوە چووە. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا.